دوو بلۆکە هەر بلۆکێک 150 بۆ 160 خوێندکارەگرێ کە ئەمەش بۆشایەکی ئەجگار گەورە بۆ زانکۆی هەڵەبجە پڕەکاتەوە وا دەکات کە ئێمە بتوانین خوێندکارانی پارالێل و خوێندکارانی ئێوارانیش بە پێی ڕێنمایەکانی وەزارەتی خوێنی باڵا وەزارەتی دارایی لێرە جێگە بکەینەوە کە ساڵانی پێشتر گرفتێکی ئەجگار گەورەیان هەبوو خوێندپار کێشەمان هەبوو لە ڕاستیە خوێندکار هاتنە سەر جادە بۆ دوو مەبەست ڕاستە مەبەستی سەرەکیان دەرماڵە بوو بەڵام مەبەستێکی تریشانەوە بوو شوێنی مانەوەیان باش نەبوو لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە کۆمەڵێک ڕۆوە نەگونجاو بوو بۆیە لێرەوە سوپاسی بەڕێز کاک پاڤڵەکەین کە بەشە ناوخۆیەکانی نیان نۆژن کردەوە لە ڕێی ئیدارەی گشتیەوە ئەو پێداویستیانەی کە هەبوو بە تەواوەتی دابین کراوە لەوێ ئێستا خوێندکاران تا ڕادێ دەتوانم بڵێم لە زانکۆی هەڵەبجەدا لە ڕووی بەشە ناوخۆیەکانە لە ژینگەیەکی ئارامدان